چەند ڕۆژی داهاتوو شاری سلێمانی چەند کۆبوونەوەیەکی گرنگی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوخۆی کوردستان لەخۆ دەگرێت کە پارتی دیموکراتی کوردستان بۆ دیداری یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی دەچێتە سلێمانی. ئەوەش دوای ئەوە دێت لە هەفتەی ڕابردوو پارتی چەند کۆبوونەوەیەکی لە پایتەخت لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر ئەنجامدا. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت یەکێتی پێشکۆبوونەوەی لەگەڵ پارتی لە نێو خۆی کۆ دەبێتەوە و وەڵام دەداتەوە. مەکتەبی سیاسی و مەشوەرەتێک لە ناو برادرانی سەرکردایەتی بکرێ، بەڵام ئەم نەوعە مەوزوعانە بەڕاستی پێویستی بە وەکوتم گفتوگۆیەکەیە، پێویستی بە لێکدانەوەیەکەیە بۆ ئەوەی بگەین بە ڕێیەکی تەواو لەسەر هەر ئیجرئاتێک کە پێویستە بکرێت. کۆبوونەوە و دانووسان و دانیشتنی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کوردستان جارێکی تر دەستی پێکردوتەوە، هەرچەندە کێشەکان تا ئێستا چارەسەر نەکراون و بەشێک لە کێشەکان تەنانەت قسەیان لەسەر نەکراوە، بەڵام لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستان پێشوازی لێ دەکەن. سەرۆکی بەرەی تورکمانی دەڵێت پشگیری لە هەموو ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان لایەنەکان دەکەین. ئێمە لەگەرەوە دەین کە ئاشتی بەرقەرار بێت لە هەرێمی کوردستان، پرۆسەی سیاسی بەردەوام بێت. ئێمە پشتیوانی لە ڕێکەوتنێکی سیاسی فراوان دەکەین کە بە بەشداری هەموو لایەنە سیاسەکان بەتابێت ئەو لایەنە سیاسیانە کە ئێستا تەرەفن لە گرفتەکەیان لە بابەتەکە دەبێت هەموو لایەن سیاسەکان بەشدار بن. کۆبوونەوەکانی ئەم دوایە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دوای ئەوە دێت کە ساڵێک زیاترە بەهۆی ململانەی نێوان حزبەکان لەسەر وادەی کۆتایەتنی ویلایەتی سەرۆکی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم پارلەمان پەخراوە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو چەندین دیدار و کۆبوونەوە لە نێوان لایەنە کۆک و ناکۆکەکانی کوردستان بەڕێوە چوو، بەڵام دۆخی کوردستان و نێوانی لایەنە سیاسیەکان تا ئێستا ئاسایی نەبۆتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.